government is at the forefront of international efforts to ensure that chemical weapons are not used anywhere else in the world. Sadly, they have been used recently in a number of countries, most particularly in Syria. We are at the forefront of efforts in the Organization for the Prevention of Chemical Weapons, based in The Hague, in the UN Security Council in New York, and elsewhere, to ensure that these particular appalling weapons, in particular, are not used in the future. The United Kingdom regards itself as a friend of the Kurdistan region. We are committed to partnering with the region. Our Consulate General in Erbil, covering Suleimania and Halabja as well, has been upgraded recently. And I, as Consul General, am actually a former ambassador twice of the United Kingdom in different parts of the world. It's important for the British people and the British government to remember important historical events such as this one. And it's therefore, for me, an important thing to do to visit this memorial. Although this atrocity happened 31 years ago, once again I send my condolences and the condolences of the United Kingdom to the people of Halabja for the dead and the injured as a result of this appalling crime. Thank you. هەرچەندە بۆ من وەکو کۆنسوڵی گشتی بەریتانی لە هەرێمی کوردستان سەردانەکەم ئەمڕۆ بۆ هەڵەبجە بە سەرکردنەوەی شوێنێکەوە یادەوەری زۆر خەمناک و زۆر جێی ناخۆشیە بۆ من کەوا بێم سەردانی ئەم شوێنە بکەم بە بۆنەی ئەوەی کەوا ئەو یادە و یاخود ئەو شوێنێکەوە ئێمە لین بیرهێنانەوەیەکی تاڵە بۆ ئێمەش و بۆ هەڵەبجەیەکانیشکەوە زیاتر لە 30 ساڵ بەر لە ئێستا ئەو هێرشە گازیەی کەواکرا سەر خەڵکی سڤیل و زیاتر لە 5,000 ڕۆحی بوونە قوربانی لێرە بەڵام ئەوە یادەوەریەکە و لە هەمان کاتی بێهێنانەوەیەکە بۆ هەمومان و بۆ وڵاتەکەی خۆشم بەریتانیا کەوا ئێمە دایم لە سەنگەری پێشەوە بین لە دژی ئەوەی کە دووبارە ئەو جۆرە کارەساتانە ڕوو بدەنەوە لە ژیانی مرۆڤایەتی بەداخەوە دەتوانم دووبارەی بڵێمەوە کەوا لە ڕابردووی نزیک لە سوریا هەمان شت دووبارە بوویەوە و خەڵکی سڤیل بوونە قوربانی گازە مرۆڤ کوژەکان بەڵام ئەوە مانای ئەوە نییە کەوا بەریتانیاش و کۆمەلگای نێودەوڵەتیش لە دژی ئەو جۆرە کارانە و ئەو وڵاتانێکەوە ئەو جۆرە چەکانە بەکاردێنن ئێمە بەردەوامین لە سەنگەری پێشەوە لە دژایەتیکردنی بەکارهێنانی چەکی کیمیایی یاخود هەر جۆرە چەکێکەوە ڕۆحی سڤیلەکان بکاتە قوربانی و خەڵکی مەدەنی بێتاوان ببنە قوربانی ئەو جۆرە شەڕ و ئەو جۆرە گرژیانە ئێمە لە هەوڵەکانمان بەردەوام دەبین چ لەسەر ئاستی وڵاتی خۆمان بەریتانیا و چ لەسەر ئاستی ئەنجومەنی ئاسایش لە نەتەوە یەکگرتووەکان کەوا بتوانین هەموو جۆرە ڕێگریەک بکەین لەو جۆرە کردارانە کە دووبارە ببنەوە. شانسا بنارێن پێریان شانسی ڕۆژنیوش لە دووباری ڕابردوودا دەوڵەتی تورکیا هێرشیکە سەر ڕۆژاوای کوردستان بە ئاشکرا چەکی فسفۆرسپی کە چەکێکی قەدەر هەرکرای کۆمەڵکوژێ بەکارهێنا ئێوە بەریتانیا خۆتان چ لەسەر بەکارهێنانی چەکی کۆمەڵکوژی بۆ چ هەڵوێستێکان نەبوو بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی لەسەرەوەی کە تورکیا بە ئاشکرا مناو ژن و پیاوی کورد بە چەکی فسفۆرسپی ئەسووتێنێ و دەکوژێ. In the past 2 months, Turkish invasion in northeast Syria, in Rojava, took place, and they widely used the chemical weapon or abandoned weapon, such as white phosphor. We didn't see a position or a condemning from the UK, which was kind of a support for those civilian children and women who killed innocently in Syria. The United Kingdom, when the incursion into northeast Syria happened, the United Kingdom expressed its grave concern of what was happening. It called for the incursion to stop.
My Prime Minister spoke several times with President Erdogan to put across our view very forcefully. The use of white phosphorus against civilians is clearly wrong, as are other attacks against civilians, and we have condemned that. ئێمە لە هەر لە سەرەتای داگیرکاریەکەی تورکیا بۆ ڕۆژهەڵاتی سووریا ئەوەمان ئیدانە کرد لە هەمان کاتیش بەڕسمی چەند جارێک سەرۆکوەزیرانی من لەگەڵ سەرۆک ئەردۆغان قسەی کردووە پێی گوتووەکەوە ئەوە شتێکی باش نییە و لە هەمان کات دەبێت ئەوە دەست بەجێ ڕابگیرێ و ئەو داگیرکاریە نابێ بەردەوام بێت. من هاوڕام لەگەڵ تۆ بە تەئکید بەکارهێنانی فسفۆرسپی دژی خەڵکی مەدەنی و خەڵکی سیڤیل شتێکی هەڵەیە و لە هەمان کات ئێمە بە ڕسمی ئیدانەی ئەو کارەشمان کردووە.